کێشی زیاد و قەڵەوی ئەو دوو بابەتەی کە خەمی گەورەی زۆر بمانە و دەمانەوێت خۆمانی لێ ڕزگار بکەین. لەوانەیەک زۆرێک لێمە بۆیە هەست بکات کە کێشی بێنێتە خوارەوە بۆی لە شولارێکی ڕێک و جوانی هەبێت. جگەلەوەش زۆر بەمانەزانین کە کێشی زیاد و قەڵەوی مەترسی توشبوونی مرۆڤ بە جەڵتەی دڵ و جەڵتەی دەماخ و نەخۆشیە درێژخایەنەکانی گیرانی بۆرەکانی خوێن زیادەکە. جگە لەمانە کۆمەڵێک نەخۆشی تریش هەن وەک بەرزەفشاری خوێن و جۆری دووەمی شەکرە کە ئەمانەش دووبارە بەهۆی کێشی زیاد و قەڵەویەوە مەترسی توشبوونی مرۆڤ پێیان زیاترەکات. بەڵام ئایەوەتان زانیوە کە کێشی زیاد و قەڵەوی مەترسی توشبوونی مرۆڤ بە 13 جۆری شێرپەنجە زیاترەکات. هەندێک لەم پەیوەندیانە ڕاستەوخۆ و هەندێکیش ناڕاستەوخۆن. چۆن؟ ئەو کاتێ مرۆڤ کە کێشی زیادەکات و قەڵەوە بێت، کۆبوونەوەی ئەم چەوریە زیادەیە لە ناوچەی کەمەر و شوێنەکانی تری لەشە، ئەم چەوریانە بە ئارامی و بە بێدەنگی دانانیشن، بەڵکو وەک سەرچاوەیەکی وایفای ئینتەرنێتی ناوماڵ و شوێنەکانی تر بەردەوام لە لەشی ئەو کەسەوە لەو چەوریە خانەکان بەرەو بەشەکانی تری لەش پەیام سیگناڵ هێمانێرن. ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی هۆرمۆنەکانی گەشە و هۆرمۆنەکانی سێکس و ئەو هۆکارانەی کە هەڵاوسان و هەوکردنی خانەکان زیاترەکەن. ئەو کاتەش ئەم سیانە زیادبوون پەیامی ئەمانە وا دەکات کە دابەشبوونی خانەکان زیاد لە ڕێژە و لە پێویستی ئاسایی مرۆڤ زیاتر بێت. زیاتربوونی ژماری خانەکان و زیاتربوونی دابەشبوونەکانیش دەبێتە هۆی دروستبوونی شێوازێک لە گرێ یان لوو کە دەکرێت دوجار دەستنیشان بکرێ وەک شێرپەنجە. بەڵام تەنها قەڵەوی و کێشی زیاد بەس نییە بۆ ئەوەی کە مرۆڤ تووشی شێرپەنجە بێت، بەڵکو پێشینەی خێزان و جگەرە کێشان و زیادە ڕێویکردن لە خواردنەوەی ئەلکۆهۆل و خۆدانە بەرهەتا و زیاد لە پێویست هەموو ئەمانە بێکەوە کۆ دەبنەوە. بەڵام ئەو بەڕێزانەی کە ئەویان نییە و کێشیان زیادە و قەڵەون وەک بۆمان باسکردن لەبەر مەترسی 13 جۆری شێرپەنجەیان. بۆ نمونە بەڕاستە و خۆ شێرپەنجەیەکی وەکو کۆم و کۆڵۆن پەیوەندیەکی ڕاستەوخۆیە لەگەڵ ئەستوربوون و گەورەبوونی کەمەر وورگی مرۆڤە. هەندێک جۆری شێرپەنجەی تری وەک شێرپەنجەی مناڵان و هێلکەدان و مەمک لە خانمانە و شێرپەنجەی پرۆستات لە پیاوانە بە ناڕاستەوخۆ پەیوەندیان بە قەڵەوی و کێشی زیادەوە هەیە. بۆ لەبەرەوەی کە وەک بۆمان باسکردن ئەمە دەبێتە هۆی زیادبوونی هۆرمۆنەکانی سێکس. بەڵام هەر کەسێک قەڵەو بوو تووشی شێرپەنجە نابێ. وەک لێخوڕینی ئۆتۆمبیل وایە. هەر ئۆتۆمبیلە ئێستا لێرەوە سەرەکەوێت ئەگەر لەسەر خۆ لێخوڕێت وەکو کەسێک کە لاواز نەبێت کەسێک قەڵەو نەبێت تووشی ڕووداوی هاتوچۆ نابێت. بەڵام لەگەڵ زیادبوونی خێرای ئۆتۆمبیلەکە وەک زیادبوونی قەڵەوی و کێشی لەشی مرۆڤ و زۆرترمانەوە لە کێشە زیادەکەیە زیادبوونی خێرایەکە بەم شێوەیە ڕووداوی هاتوچۆ دروستەکە و ئەویش شێرپەنجە دروستەکە. لەبەرەوە دەکرێت مرۆڤ لەم ڕۆفریای خۆی بکەوێت و کێشی خۆی بێنێتە خوارەوە، چونکە هەتا زیاتر کێشمان زیاتر بێ هەتا بۆ ماوەیەکی درێژتر قەڵەوتر بین مەترسی توشبوونمان بە شێرپەنجەکان زیاترە بێ. چۆن کێشمان بینینە خوارەوە و ڕێگە زانستیەکانی ئەم کارە چین؟ لەم دووەڵقەی بەرنامەی چارەیە بە وردی شێوازە زانستیەکانی تاوتوێکەین لەگەڵ مامن. زیادبوونی کێش یاخۆت قەڵەوی دەبێتە هۆی چەندین کێشەی تەندروستی. بەڵام ئایا زانیوتە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە زیاتر دەکات؟ قەڵەوی بە چەندین هۆکار زیان بەخشە و هاوکاری توشبوون بە نەخۆشی شێرپەنجە دەکات. بەڵام ئێمە سەرنجەکانمان لەسەر سێ هۆکاری سەرەکیە کەوانیش قەڵەوی دەبێتە هۆی کەڵەکەبوونی چەوری و چەوریەکانیش هەو دەکەن لە دەرەنجام ئێمەشدا لە شیکەسەکە زۆرترین ڕێژەی ئەنسۆلین دەردەدات. بەم شێوەیەش ئیسترۆجین زیاد دەکات و ڕێژەی دابەشبوونی خانەکان زۆر زیاتر دەبێت لەباری ئاسایی. دابەشبوونی زیاد لە پێویست دەبێتە زیانگەیاندن بە شریتی DNA و تێکدانی و لە دەرەنجامدا خانەیەکی ناڕێک و پێک دروست دەبێت و دەبێتە خانەی شێرپەنجەیی. دەتوانین خۆمان لەم نەخۆشیە دوور بخەینەوە بە کۆنتڕۆڵکردنی خواردن و خواردنەوەمان. هەروەها پێڕەوکردنی سیستەمێکی باشی خواردن کاوانیش سەوزە و میوە و ڕۆکەکان و چەرەسات و ئەو بەرهەمانەی پرۆتینیان تێدایە. خۆت بە دوور بگرە لە شەکر و بەرهەمانەی شەکری تێدا بەکار هاتووە. هەروەها وەرزشکردنی ڕۆژانە بۆ ماوەی 75 خولەک لە هەفتەیەکدا ڕابکەیت یاخود 150 خولەک بە پاسکیل بڕۆیت.
بچووکترین گۆڕانکاری لە ژیانتدا دەرەنجامی باشیە بێت هەرگیز دوو دڵمە بەلەوەی کە لەشێکی تەندروستت هەبێت. نەشتەرگەری دابەزانی کێش و نەشتەرگەری قەڵەوی یەکێکە لە بابەتە گرنگەکان بەڵام ئەوەی کەوای لێ مەکرە مەڵقەی چارە تایبەت کەین بەو باسەوە ئەوەیە کە ئێستا خەڵک لێی تێکەڵاو بۆ نازانێت نەشتەرگەری ڕاستەکە چییە و نەشتەرگەری جوانکاریەکان چین. بۆ مەبەستە لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر هیوا عومەر ئەحمەدە دوێن کە پزیشکێکی ناسراوی کوردستان و شاری سلێمانیە و یەکێکە لەو دوو کەسەی کە لە سەرانسەری کوردستانە لەلایەن بۆردی ئەمریکیەوە ڕێگە پێدراوە بە ئەنجامدانی نەشتەرگەری قەڵەوی و بە شێوەیەکی زانستی ئەنجامی دەدا جگە لەم بەڕێزە لەسەر تاسەری عێراقا تەنها 8 کەسی تر هەن کە نەشتەرگەری ئەنجامیان. هەرم بەڕێزە سەرنووسەر و خوانی ئیمتیازی گۆڤاری هەتوانە کە 18 ساڵە کارەکە بۆ ڕۆشنبیرکردنی خەڵک و مامۆستای ئەمە بۆ ڕۆشنبیری تەندروستیان. جەنابی پرۆفیسۆر بە سپاس و بۆ ئامادەبوونە. سپاس بۆ ئێوە. ئەمەی کە لەبەردەستی منایە نووسراوە هەتوان ژمارە 212. بەڵێ. 18 ساڵە کارەکەنیەوە لەم بابەتەیە. بەڵێ. 18 ساڵ کارکردنە گۆڤاری هەتوانە بۆ لەبەرەوەی گۆڤاری هەتوان خەوێکی من و کۆمەڵێ کەسی نزیک بە من بوو کە بێتە دی کە هاتە دی تامی هاتنندیەکەمان دی لەگەڵ مادووبوونەکە ڕاهاتین بڕیارمانە کە بەردەوام بێ تا تەمەن ڕێبە بەردەوامە بێ. هەتوان زیاتر لەسەر چی قسەکە؟ هەتوان زیاتر لەسەر شتە زۆر نوێەکان کە لە زانستی پزیشکیە یەتە ڕوو دەرئەکەوێت بە تایبەتی ئەو شتانێک کە پەیوەندی با قەڵەوی و پەیوەندی بە ناوسکبینەوە هەیە. ئەمە سەرستان بۆ ڕابکێشم لێرە ئەمەی کە لە بەردەستی من دانراوە ئەرشیفی گۆڤاری هەتوانە کۆکراوەکانی هەتوانە کە ئەگەر بیان خەمە سەر یەکتری ئەمە ئێتە سەر ئێرە ئەمەش یەتە سەر ئێرە ئەگەر نەکەوێتە خوارەوە لێم و ئەمەش دوا ماشەڵڵا خەرماندان بەرەکەت. پرۆفیسۆر دکتۆر هیوا من ئەمە شتێکم بیرە خاتەوە جەنابەت جگەلەوەی کە دکتۆریت شاعیر و نووسەریشی لەم کۆتایانە دەربارەی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بە ڕەحمەت بێ گۆڕی پڕنوور بێ بیستمەڵێ ڕۆژێک کە کۆچی دواییەکە کێشی 50 کیلۆ بێ بەڵام بڵاوکراوەکانی بەرهەمەکانی 51 کیلۆ قوسن. شتێکی جوانە. هیوادارمەوە بە نسیبی جنابیشتان زۆر سپاس ئەڵبەت تەمەنی درێژی پێشەوە. زۆر سپاس. بۆچی لە گۆڤاری هەتوانە ئەوەندە تەرکیزتان لەسەر بابەتی قەڵەویە؟ بەڵێ لەبەر دوو هۆکارە یەکەم نەخۆشیەکە کە لەگەڵ پێشکەوتنی کۆمەلگاکەمانە خەڵک بەرەو قەڵەویە ڕوە جاران زۆر کەم بوو. دوو کۆمەڵی شت هەیە کە تێکەڵەکرێ لەگەڵ قەڵەویە یعنی لەسەر لەگەڵ قەڵەوی لەگەڵ ڕێکە چارەکانی قەڵەوی و قەڵەوی شتێکە ئەو نەخۆشی کە قەڵەوی هەیە وەکو خنکاوێک وایە دەست بۆ پوشێکی شەبا کە ڕزگار بێت لەبەرەوە بڵێن چاوبەستی تایە هەڵخەڵەتانی تایە لە چارەسەری قەڵەویە ئێمەمانوێت کە ڕاستیەکان بخێنە ڕوو. ئەوەی کە لە هەتوانە لە 212 بڵاوکراوەتەوە 212 ژمارە بڵاوکراوەتەوە ڕاستێ زانستیەکانە هەمووی ڕاستێ زانستیەکانە بەڵام هەمووشی باسی قەڵەوی نییە لە سەرەتاوەکو پێم وتی دەستمان پێکرد ئەمە بیرۆکەی من و کۆمەڵەیە کەسی نزیک لە من لە هاوکارانم لە هاوڕێیانم کە سیرمان کرد کتێبخانەی کوردی شتێکی وای کەمە هەڵساین وتمان با ئەو شەرەفەمانە بکەێمە پڕیکەینەوە و تا ئێستا بەردەوامین بەڵام هەمووی 6 ساڵ زیاترە کە زیاتر سەر قەڵەوی ئەدوێین بۆ لەبەروی هەستەکەین کە 6 ساڵە خەڵک زیاتر ئەوێ وشاری لەبارەی خۆی بزانێ و قەڵەوی زیایش بۆ لە وڵاتەکەمانە و جگە لەوەش ڕێگە چارەکانی قەڵەویمان هێناوتە وڵاتەوە. ئەبێ سەرستان بۆ ڕابکێشم گۆڤاری هەتوان سەرجەم ژمارەکانی باشەوەی ئۆنلاین بەردەستە لە www.hatwan.org کە ئێستا بۆتان لەسەر شاشە دەنووسرێتەوە بۆی کە بتوانن سوودی لێوەرگرن وەک سەرچاوەیەکی فەرەنگی زانستی. جاوا بینەوە سەر تەوەری سەرشی بەردامەکان نەشتەرگەری قەڵەوی. دکتۆر هیوا لەبەرەوەی کە تۆ ڕێگە پێدراوی لەلایەن بۆردی ئەمریکی بۆ نەشتەرکارانی قەڵەوی پرسیارەکەم ئەمەیە هەر کەسێک هاتە لای ئێوە داوای کرد کە نەشتەرگەری قەڵەوی بۆ ئەنجام بن
بەڵێ یەکسەر بڕیارێن کە نیشتەگەرێکی بۆ ئەنجام بن یان پێشەوە ڕێگەچاری تر هەیە بۆڕنی لایفستایل هەیە بۆ بابەتە بەڵێ نەخێر یەکسەر بڕیار ناین لەبەر دوو هۆ یەکەم بە پێی پلەی قەڵەویەکەی و جۆری قەڵەویەکەی لەوانەیە تەنیا پارێز و دەرمانی بوێ لەگەڵ وەرزش لەوانەیە پێویستی بە باڵۆن بێ لەوانەیە پێویستی بە بڕینی گەدە بێ بە قەتکردنی گەدا بە بەستنەوەی گەدە بە ڕیخۆڵەکانەوە لەبەرەوە بڕیارەکە وردەکارێکی زۆریەوێت و مەرجژنی هەموو نەخۆشی پێویستی بە نەشتەرگەری بێ ئەمە یەک دوو ئەوەی کە پێویستی بە نەشتەرگەریە و زۆر خۆی زۆر حەزەکە کە بیکات ئێمە یین 2 هەفتە تا مانیەک ئەیخێنە سەر پارێز و کۆمەڵی هەڵەکە لە شێوازی ژیانیان هەیە هەڵەکانی بۆ ڕاستەکەینەوە بۆ ئەوەی کەوا ڕابێت لەگەڵی چووکو بۆ قەڵەو بووە لەبەرەوەی هەڵە لە شێوازی ژیان و خواردنیان هەیە لەوانەیە هۆرمۆن یان نەخۆشێکی تر کاریگەریە بێ بەڵام ئەوی بۆمان دەرکەوتۆ زۆرینەی جۆری خواردن و ئەو هەڵانەیە کە لە شێوازی ژیان و خواردنە مرۆڤ هەیەی بۆیە بێتەوەی قەڵەوی یین ئەمانە ڕاستەکەینەوە ئەگەر هاتۆمان ڕاست بۆ ڕاز نەکرایە ناتان نەشتەرگەری بۆ بکەیت چونکو نەشتەرگەری جادوو نییە نەشتەرگەری گەدە بچووکەکەینەوە وردە وردە ئەو هۆرمۆنی کە لەسەر گەدەیە لامان بردووە وردە وردە نەخۆشەکە کێشیا بە دەستیەوە بەڵام ئەگەر هاتوو نەخۆشەکە ئەو ڕێوشوێنانی چانەکرد کە هەڵەبوو یان سەری کردەوە ئەو خواردنانەی وەکو پێش نەشتەرگەریەکە ئەوە دوای 2 ساڵ بەرەو قەڵەوبوون ئەچێتەوە نەشتەرگەری قەڵەوی بە هەموو جۆرەکانەوە هەر لە باڵۆنەوە تا تونترینیان کە قارسی گەدە و بەستنەوەی گەدەیە بە ڕێخۆڵەکانەوە بریتین لە ڕێگە چارەیەک بۆ ئەوەی نەخۆش بتوانێت کە شێوازی خواردن و ژیانی بگۆڕێت جا لە گۆڕینی شێوازی ژیان و خواردنە دەچین بۆ لای پسپۆڕێکی خواردن کا خاتوو کاشانە کە هەڵگری بڕامی ماستەرە لەو بوارەیە و وەک ڕاهێنەریشکارەکە ئەو باز لە شێوازە دروست و نادروستەکانی ڕێجیمکردن و شێوازی ژیانەکات پاشەوە گەڕینەوە لەبەروی پرسیارم لە دکتۆر هیوا هەیە دەربارەی بەکارهێنانی دەرمانی کوردەواری بەداڵەزانی کێش لەگەڵمان قەڵەوی دووەمین هۆکارە بۆ توشبوون بە 13 جۆر شێرپەنجە کە ئێستا لە جیهاندا بڵاوە بۆیە کاتێک بڕیار ئەدەی کێشی لەشت دابەزێنی و خۆت ڕزگارکەیت لە خانە شێرپەنجەییەکان و نەخۆشی شێرپەنجە پێویستە ڕێگا ڕاستەکە هەڵبژێریت و خۆمان بە دوورکەین لەو ڕێگایانی کە ئەبێتە هۆی زیانی تەندروستی لە ماوەیەکی درێژدا بۆ نمونە کاتێکە کەسێک بڕیار ئەدا کێشی لەشی دابەزێنێت زۆرجا چەند هەڵەیەکی باو هەیە کە دەیکەن بۆ نمونە وا بڕیار ئەدات کە ئیتر هیچ نەخوات بەمەبەستی ئەوەی کە کێشی لەشی بە ماوەیەکی کەمدا ببەزێنێت کە ئەمە یەکێکە لە هەڵەباوەکانی کە زۆر کات ئەکرێت و دووبارە ئەکرێتەوە بەڵام دەرئەنجامەکەی زیانی تەندروستیە لە چەند مانگی داهاتووە یان لە چەند ساڵی داهاتووە دەرئەکەوێت ئەمیش لە ڕێگەی کەمی کالیسیۆم کەمی ڤایتامین یان کەمی ئاسنەوانێ و چەندەها کەمی تر کە لە لەشی کەسەکەیە دەرئەکەوێت ئەمە یەکێکە لە هەڵەباوەکان یەکێکی تر لە هەڵەباوەکان کە لێرە ئەمێ ئاماژەی پێ بکەم بە هەڵە بەکارهێنانی ئەو بەرنامە خۆراکیانەیە کە ڕێژەیەکی زۆر چەوری و پرۆتینی تایە ئەمیش لە ڕێگەی ئەوەی کاتێک کەسەکە بۆ ماوەی 2 هەفتە بەرنامە خۆراکیەکە بەکار ئەهێنێ زۆر بە خێرایی کێشی لەشیدا ئەبەزێ بۆیە بڕیار ئەیە کاتی بەرنامە خۆراکیەکە درێژ بکاتەوە کە ئەمەش زیانی تەندروستی ئەبێت بۆ کەسەکە چونکە کاتی بەکارهێنانی ئەم جۆرە بەرنامە خۆراکیانە دیاری کراوە یەکێکی تر لە هەڵەباوەکان کە باسمان کرد ئەڵین ئەم بەرنامە خۆراکیانە دەوڵەمەنە بە چەوری و هەروەها پرۆتین بەڵام بیرمان نەچێت پێویستە ئەو چەوریی کە لێرە بەکار ئەهێنرێت زیاترینی چەوریە سوودبەخشەکان بێت بە پێچەوانەوە زۆر کەس دواتێ ئەگات کە ئەڵین چەوری ئەو چەوریە بێت کە کاتێک لە گۆشتی ئاژەڵەوانێ وەرئەگیرێت یان لە مریشکەوە وەرئەگیرێت چونکە ئەگەر پۆلێنی چەوری ناو مادە گۆشتیەکان بکەین ئەبینین کە گۆشتی ئاژەڵی دەوڵەمەنە بە چەوریە تێرەکان کە ئەمەش زیانی تەندروستی هەیە بۆچی بۆ نەخۆشیەکانی دڵ و گیرانی بۆریەکانی خوێن بۆیە ئەگەر بێت و پۆلێنی گۆشت بکەین لە باشەوە بۆ خراپە بەپی ئەو چەوریی کە تیانایە گۆشتی ماسی باشترینیانە لەبەر ئەوەی دەوڵەمەنە بە ئۆمێگا و چەوریە سوودبەخشەکان بەڵام بە تایبەتی ئەمێ باسی ئەوە بکەم کە کاتێک ماسی ئەکڕن ماسی کامل بکڕن ماسی پارچە مەکڕن واتە با ماسیەکە هەموو بەشەکانی بێت لە دوای ئەوەی نەسەر ئەوەی کە باسی مریشک بکەین مریشکیش بە پێچەوانەوە ئەیکەین بە 2 بەشەوانێ
بەشێکیان باسی سنگەکەی یەکەین بەشەکەی تریان باسی ڕانەکەی ئەەکەین ئەگەر کەسێکی ئەتەوێت کێشی لەشە دابەزێنی وا باشترە سنگی مریشکەکە بەکاربێنی چونکە وشکترین بەشی مریشکەکەیە لە دوای ئەو یینە سەر بەشەکەی تری کە ڕان و بەشەکانی تری مریشکەکەیە کە ڕێژەیەکی زیاتری چۆریتیایە بەراورد بکێ بەراورد بە سنگی مریشکەکە لە کۆتاییدا یینە سەر باسیەوەی کە چۆری ناو گۆشتی سوور کە وەکو باسمان کرد دەوڵەمەنە بە چۆریە تێرەکان کە زیانە تەندروستیەکەی زۆرترەوە بە بەراورد بە سوودەکەی ئەمە کۆمەڵێ بوون لەو هەڵەباوانەی کە کاتێک کەسێک بڕیار ئەیە کێشی لەشی دابەزێنێ بۆ ئەوی کە خۆی ڕزگار کا لەو نەخۆشیانەی کە باسمان کرد کەواتە ڕێگە ڕاستەکان چییە؟ ڕێگە ڕاستەکە بریتیە لە بەکارهێنانی بەرنمەیەکی خۆراکی هاوسەنگ بەرنامەی خۆراکی هاوسەنگ لێرە مەبەسمان چییە؟ مەبەسمان لەوەیە ئەو بەرنامە خۆراکی کە تۆ بەکاری ئەهێنی هەر سێ ژەمەکەی تیابێ واتە ژەمی بەیانی نیوەڕۆ و ئێوارە ئەمە یەکێکە لە خاڵەکانی بەرنامەی خۆراکی هاوسەنگ جگە لەوەی کە تۆ پێویستە بەرنامە خۆراکیەکەت هەموو پێداویستیەکانی لە شەپڕ بکاتەوە لە پرۆتین کاربۆهایدریت و هەروەها چۆری لەگەڵ چیترا ڤیتامین و کانزاکان و ڕیشاڵی خۆراکیەکان ئەوەی کە لێرە ئەمێ بە تایبەتی باسی بکەم ڤیتامین و کانزا و ڕیشاڵە خۆراکیەکانە کە تۆ زۆر بە ئاسانی ئەتوانی لە ڕێگەی سەوزە و میوەکانەوانێ بڕی پێویستی ڕۆژانی خۆت وەربگری کەواتە بابیکەین بە عادەتێک هەموو ژەمەکانمان دەوڵەمەند بێ بە سەوزە و میوە جا ئایا ئەو سەوزەی کە وەری ئەگری بە شێوەی فرێش ئەی خۆی یان بە شێوەی زەردکراو ئەی خۆی یان بە شێوەی شلە ئەی خۆی ئەمە جگە لەوەی کە بیرمان نەچێت ڕۆژانە پێویستە لانی کەم جۆرێک بۆ دوو جۆر میوە لە ژەمە خۆراکیەکانمانە هەبێت ئەتوانی بیکەیتە بینی ژەمەکانەوانێ بۆ ئەوەی کە شتێک لە ناو میوەکانە هەیە پێی ئەوترێ ئەنتی ئۆکسیدانت واتە دژە ئۆکساندن ئەم دژە ئۆکساندنە لەش ئەپارێزێت لە خانە شێرپەنجەییەکان وات لێ ئەکات لە ڕێگەی خۆراکەوە لە ڕێگەی خواردنی سەوزە و میوەوە لەشی خۆت بە دوور بگری لە خانە شێرپەنجەیەکان و نەخۆشی شێرپەنجە. دکتۆر دیوە بەڵێ من پێشم بەرنامەی سیڤیۆم خوێنەوە ئاگداریەوەم لە ساڵی 1970 کتێبێکتان نووسیوە بە ناونیشانی دەرمانگەری کوردەواری بەڵێ کە 1970 هەتاوەکو ئێستا زیاتر لە 36 ساڵ کەواتەوە پاشخانێکی معریفی کوردەواری باشیشتان هەیە پێ چۆنە خەڵک بۆ خۆی دەرمانی کوردەواری بەکاربێنێ و نە مەعیدە بچووکاتەوە و نەخۆی باتە بەرچەپۆ ئەمەلیات و نەبەنجیات زۆرم پێ باشە ئەگەر دەرمانێکە بێت نەک دەرمانی کوردەواری بەڵکو دەرمانێکی زانستی کە بتوانێت جێگەی نەشتەرگەری و چەقۆ و باڵۆن بگرێتەوە وەکو وتمان ئێمە پۆلێنی قەڵەوی ئەەکەین بۆ کۆمەڵێ پۆلی یەکەم ئەوانن کە پێرستی بارسەی لەشیان لە 30 بۆ 35 دووەم لە 35 بۆ 40 ئەمە بە شێوەیەکی گشتیەژنا هینیتیایە لە سادەکانیشی تایە بەس پێویست ناکەوە باس بکەیت 3 لە 40 بۆ 50 4 لە 50 بۆ 6 لە 6 بەرەو 6 لە 5 لە 6 بەرەو سەر ئەگەر هاتوو بە شێوەیەکی زانی ستی قسە بکەین لە هیچ شوێنێکی دنیا لە زیاگۆشتی واتە کە هێشتا بیەمایەکە لە 25 زیاترە لە ئاسایی زیاترە بەس تاسیە لەگەڵ پلەی یەکەمی قەڵەوی تەنیا ئەو دوو پلەیە کە بتوانین پارێز و دەرمان و باڵۆن و وەرزشی بۆ بەکاربێنین لەوە دەرچوو هیچیان بەکەڵکی نایێت ئەمە یەک دوو دەرمانی کوردەواری من پێش 36 ساڵ ئەو کتێبم دەرکەوتووە بێگومان زانیارەکانینی هەزاران ساڵ لەو پێشە تا ئەو 36 ساڵە ئەو ساکێشەیە قەڵەوی نەبوو لەبەرەوەی کورد شتەکە تازەیە لای کورد هێشتا دەرمانێکی کوردەواری دروست نەبووە بۆ قەڵەوی تەمەنی زۆر کوردە قەڵەوی لە وڵاتی ئێمە ئەی باشە بۆ لەنەو دەرمانانە دەرمانی گژوجیا و کاریگەری لاوەشی نیە و کەچێکە با لە گژوجیا دروستکرێ و خەڵک سوودی لەوەگرێت سروشتیە یعنی سروشتیە باشە ژەهر سروشتی نییە باشە باروت سروشتی نییە باشە بوومە لەرزە و لافا و سروشتی نییە سروشتی کەوت و سروشتی ئەمە نیشانەوە نییە کە تەواو شتێکی بێزیانە دەرمانەکانیش هی کوردەواریش ئێمە بە شێوەیەکی زۆر زانستی باسمان کردووە باسی ئەومان نەکردو کە خەڵک واز لە دەرمانی پزیشکی بێنێ بچێ ڕابکاست خەریکی دەرمانی کوردەواری بێ ئەوە کوایە من و تۆ ماشینەکانمان فڕێ بین
سەر و ئەسپێ ئێسترێ بارگیرێ بکرێن بەلاو شارە بڵێن ئەمە لە بەرۆی کوردەواریە ئێمە بە سواری ئێستریان ئەڕۆین زستان و هاوین سیارەکانمان فڕێن مەرج نییە هەر شتێک سروشتی بوو کوردەواری شانازی پێوەکەین کوردەواریە وەکو مێژووی پارێزین بەڵام ئیمڕۆشتی باشتر هاتۆتە پێشەوە کە شتی باشتر و بێوەی ئاسانتر بێتە پێشەوە بە تایبەتی ئەمەوا سێرەکەن وەکو دکتۆر بۆ نەخۆش ئێمە پەلاماری شتە ئاسان و بێوەی و بێوەیەکە کە نوێ ئەیکرد وە کوردیش هێشتا فریای ئەوە نەکەوتووە کە دەرمانێکی ملی بۆ قەڵەوی کە نەخۆشێکی تازەیە لە وڵات و لە کوردەواریە بدۆزێتەوە باشە مادام بۆ دەرمان نییە بۆ نمونە من لە بازارە دەرمان زۆر بڵێ دەرمان هەیە پێ دەفرۆشن بەس دەموچاو قەڵەوەکە بڵێ دەرمان هەیە پێ دەفرۆشن بە سمت گەورەکە بڵێ گەورەترین کێشەی قەڵەویش لە کێشەی ناوچی کەمەر و وەرگایەکە زۆر نەخۆشیەکان پێوەی وابەستەیە و هەروەها ئێوەش زۆر کار لەسەرەوە مەسەلەیە کە بە تایبەتی چێپەنجە کۆم و کۆمەکە زۆر پەیوەندیدارە بە گەورەبوونی ناوچی کەمەرەوە واسە دەرمانە کوردەواریەکان بێنە دەرمانە پزیشکیە بێوەیە سەلامەتە نیوەکانی کە ئێوەی پزیشکان قبوڵتانە دەرمانێکمان هەیە بە زۆر بچووکاتەوە نەخێر ئەوە شتێکم بێرە خاتەوە ئەوەی کە ئەڵێن بامێ و سەر و پێ بۆ لینجی ئەژنۆ باشە و ئازانن لە بینی گەدە و ئەژنوە یەک بۆری هەیە لینجی سەر و پێکا بە یەکسەری کاتە ناو ئەژنەوە هەر شتێکمان خوارد وەکو جەناب تەزانی ئەبێتەوە بە ئاو و کانزا و مژادە سەرەکیەکانی خواردن هیچ شتێوەکو خۆی ناچێتە ژوورەوە گۆشت بخۆیت و شیرینی بخۆیت و چاوری بخۆیت و نانەوەش بخۆی کۆمەڵێ لەم کانزا و ئاو شتە سەرەتاییانە ئەچێتە ناو خوێن دوایی دابەشە بێ بەسەر هەموو خوێنە شوێنێک نییە لە بینی گەدە و لە بینی دەموچاو بۆریەک شتێکی وا دروستکرایە بەس بڕۆ بۆ دەموچاو با قەڵەو بێ یان لە بینی گەدە و ورگە هەبێ بڕۆ بۆ گەدە بۆ تەنگە بۆ ورگ بەست ورگەکە لاواز بکەرەوە ئەو شتانە ئەچێتە ئاستی خەڵەتان و چاوبەستی کە ئێوە هیچ شێوەیەکی زانستی نییە لێوە زۆر دژی و بابەتەن و زۆر کار لەسەر هۆشیارکردنەوەی خەڵکەکە بەڵێ ئێمە بۆ دژین لەبەرەوە ئێمە ئەبێ ڕاستی لەگەڵ هەموو بڵێن لایەنە بەدەکانی دەرمانە ئەگەر پزیشکیش بێ لایەنی بەدی هەیە ئەبێ ڕاستیەکان بە خەڵک بڵێن من خەڵکم دیوە بۆ دەرمانانەی کە لە ناو بازار ئەفرۆشرێ تووشی چەقبوونی جگەر بووە دیومە جگەری وەستاوە و مردووە چونکو کەس نازانێت ئەوەشی کە دروستی کردووە نازانێت چی تێکەڵەیەک هەیە تێکەڵەش چۆنە وەکو ڕوون و ئەشکرایە لای زانستخوازان شت هەیە دژی شتێکی تر مژادێ دژی مژادێکی تر مژادێک هەیە ژەهراوێتی مژادێکی تر زیاکە ئەگەر هەڕەمەکی ئەم شتانە تێکەڵ کرا بە ناوی دەرمانێکی سروشتی و دەرمانێکی زانستی کە نازانی لە شێوە دروست بەس کۆمەڵشتی سروشتیە ناتوانانی بڵێ کە بێوەی ئەی لە ڕووی زانستیەوە ئەوەی کە ڕێکخراوە زانستیەکان کارەکەن بۆ ئەوەی کە شتەنا ڕاستیەکان دابرن بەڵام خۆ خەڵکیش پێویستی بە شتێکی ڕاستی هەیە هەر بۆ نمونە کەسەکە ناوێت نەشتەکاری بکە ستایلشی گۆڕیوە بەڵام پێویستی بە دەرمانێکی شەیە کە یارمەتی بە داوەزانی کێشەکە دەرمانی ڕاستی پزیشکیمان هەیە بەڵێ هەمانە چەند دەرمانێکی زۆر کەمە شوێنێک هەیە لە ئەوروپا و لە ئەمریکا کە ئیشی ئەوەیە چاودێری دەرمان و خۆراکە و ئەگەر هەر شتێک ئەوان نەیسەلمێنن ئێمە وەکو زانستخوازان وەکو پزیشکان ناتوانین کە بڵێن ئەتوانین بەکاری بێن ئەویش چۆنە بۆ نمونە دەرمانێکەیە لە ساسیچ ئەو چوریە خوێ ڕێی لە یەکرێ بچێتە ناو لەش پێوترێ زێنی کاڵ دەرمانێکەیە کەوا لە ساسی ئەو شەکر و شیرینەی کاخورێ ڕێگرێ بچێتە ناو لەش پێوترێ شور سلیم کە لە فاسۆلیای سپی دروست کراوە جۆرێکە لە شیرینی ناو فاسۆلیای سپی دەرمانێکی ترێ تازە دەرچووە ئەوەیان تایبەتە بە کێشەکانی کۆنیشانەی میتابۆلیزمی کە ئەمیش چیە کۆنیشانەی میتابۆلیزمی زۆر جار لەگەڵ قەڵەویات یەکەڵە بێت کۆنیشانەی میتابۆلیزمی بریتە لەوەی یەکێ تەنگەی ئەستور بێ دووشتی تریشی هەبێ یا فشاری خوێنی هەبێ یان شەکرەی هەبێ یان چاورەکانی تێک و پێکچوو بێ یان
نیشانەکانی سووتانەوەی لە شا هەبێ ئەگەر هات و دوان لەمە لەگەڵ تەنگەی هەموو ئەوە پێوترێ کۆنیشانەی زیندەپاڵی لەم کۆنیشانی زیندەپاڵی دەرمانێکی تازە دەرچووە بە شێوەی تۆز کە یارمەتی هێلکەدانەکانەیات یارمەتی وەرجیشەیات کە لەگەڵ وەرزش و لەگەڵ پارێزە تۆزێ بەرەو باشی بڕە. هەمووانی کە جنابی پرۆفسۆر باسی کردن بابەتی زانستین بەڵام وەک جێی داخە بازاڕەکانی ئەمە پڕە لە شتی نازانستی و ساختە ئێمە هەمیشە لەگەڵ ئەوان کەشتی باش و ڕەسەن بەدەست خەڵکی خۆمان بکە بۆمە بەستە لەگەڵ دکتۆر ئاریان عومەر عەبدوڕەحمانە دوین کە سەرۆکی لیژنەکانی قایمقامەتی سلێمانی و نوێنەری کوالیتی کۆنتڕۆڵ لە شاری سلێمانی ئەو لەناو ئەو کۆگایی کە دەستیان گرتو بەسەر دەرمانەکانە باز لە دەرمانە ساختەکانەکە کە لە بازاڕەکانی کوردستانە ئەفرۆشێ پاشەوە گەڕینەوە پرسیارەکانی ترم لەگەڵ جنابی دکتۆرایە دەربارەی نەشتەرگەری قەڵەوی ئەمێ بزانمەوە نەشتەرگەریکەوەیە کە سۆندەکەکەن دەستی خەڵکە و چاورێکە ڕاکێشن یاخودەوەیە کە وردەکە بردنەوە یاخود شتی ترە لەگەڵمان. لە ڕووی زانستیەوە بۆ دابەزانی کێش ئێمە تەنها 5 دەرمانمان هەیە کە FDA ئەپرۆڤی کردووە بە شوێکی زانستی لێکۆڵینەوەی لەسەر کراوە بۆ دابەزانی کێش لەو 5 لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە تەنها 1 دەرمانیان هەیە ئەویش بەناوی ئۆرلیستاتۆ کە بە چەند شەریکێکی جیاواز لە ناو هەرێمی کوردستانە مەوجودە و هەروەها پشکنین بۆ کراوە لەلایەن دەستگای کوالیتی کۆنتڕۆڵی هەرێمی کوردستان و مادی ئۆرلیستات دوو دۆزی هەیە 6 میلیگرامی و 120 میلیگرامی 6 میلیگرامێکە ئەم دەرمانە کە پێوتری OTC کە هاوڵاتی خۆی ئەتوانێت بەکاری بهێنێت بەبێ گەڕانەوە بەلای دکتۆر بەڵام لە کاتی بەکارهێنانەکە پێویستە هەموو ئەو ڕێنمایانە بخوێنێتەوە کە لەسەر دەرمانەکەیە چۆن بەکارێت لە چ کاتێکا بەکارێت هەروەها کاریگەری لاوەشیەکانی چییە وەگەر هەر حاڵەتی نەخوازرا ڕۆیە ڕاستەخۆ پەیوەندیکە بە پزیشکی پسوەڕۆ هەروەها دۆزی 120 میلیگرامێکی ئەمە کە پێویستە لەلایەن پزیشکی پسوەڕۆ دیاری بکرێت کە چۆن بەکار بهێنرێت ئەو کاتە پزیشکەکە هەموو ڕێنمایەکانی پێڵێت حەبی زعیفی ئەمە حەبێکمان نییە حەبێکی سحری کە پێوترێن بە یەک حەبی خۆیت و کێشت دابەزێ وەکو حەبیسکی سەرێشەکە سەرێشە دەبێت لەوانێ بە یەک حەباشوی نەخێر ئەم پێویستی بە کاتە هەروەها پێویستی بە بەرنامەیە پێویستە پزیشکەکە کاتەکەت بۆ دیاریکە و هەروەها سکێجۆڵی هەبێ بۆ نمونە لەکەیە بەکارێت و هەروەها لەگەڵ حەبەکەیە پێویستە وەرزش بکرێن هەروەها پێویستە جۆری خواردنەکانی دیاری بکرێت و کوانتیتی و بڕی خواردنەکە دیاری بکرێت و هەروەها کاتی خواردنەکە ئەمانە لەلایەن پزیشکەوە دیاریەکرێت بێجگە لەمە من خۆم وەکو دکتۆرێکی دەرمانساز و هەروەها کە بە لە لیژنە ئەگەڕین لە ناو بازاڕەکانی شاری سلێمانیە و هەروەها کە لە بازگەکان داوامەکەین کە سەر بە کوالیتی کۆنتڕۆڵی هەرێمی کوردستانە ڕێنمایی هاوڵاتیانی خۆمانەکەین کە بێجگەلەوەی کە دکتۆر بۆی دیاریەکات هیچ حەبێکی تر بەکار نێنێ بۆ حەبی زەعیفی و قەڵەوی چونکە ناتوانین دڵنیا بینە هاوڵاتیان لە کواڵەتی ئەم دەرمانە لە باش و خراپی ئەو دەرمانە ئێمە لە بازگەکان هەروەها لە کاتی گەڕانمانە سوودفەی چەند دەرمانێکەکەین کە ئەمانە هیچ ئەساسێکی زانستیان نییە و دەستیشمان گرتووە بەسەرا بۆ نمونە ئەمە چەند نمونەیەکن لەمانە مەسەڵەن حەبی جاگوارە هیمالایە کە بەداخەوە هاوڵاتیان لەوانەیە هێشتا ڕێنمایان پێ نەگەیشتوێ و بەکارە هێنرێت و زۆر بەداخەوە کێسە لە هەنێک شوێنە کە ئەفرۆشێت ئەمانە بە ڕێگەیەکی قاچاق داخلی هەرێمی کوردستانە بن و هەروەها چەندین شتی لەسەر نووسراوە کە هەڵەیە بۆ نمونە FDA ئەپروف یان لێ نووسراوە ئۆرجینال ئەمە تەنانەت لێ نەنووسراوە لە چ شوێنێک دروست دەکرێت هەروەها ئێکسپایرەکەی تۆ توانی ئەم لەزگەی لێکیت و لەزگەیەکی تری لێبیت و هەروەها شێوازی هێنانەکەی بەناو هەرێمی کوردستان بەڕێگەی قاچاقێت ئەمە نازانین بەڕێگەیەکی تەندروست هاتووە بە سەرما هاتووە بە گەرما هاتووە شێوازی هەڵگرتنەکەی چۆنە و هەروەها ناوی ئەو کۆمپۆنێنتانی کە تایەتی ئێمە ناتوانین دڵنیا لێبین مەسەڵەن هەنێ دەرمان نووسراوە کە ئاساسێکی زانستی نییە یعنی شتەکە وانە ڕاز نیە ئەمانە چەندین نمونەن مەسەڵەن حەبی فاتفەیس کە تەنها بۆ قەڵەوکردنی دەموچاوە هەر کەسێک کە لە فیڵدی تووبیاوێ زانێت کە ئەمە ڕاز نیە لەبەرەوە ئەرکی ئێمە کە زانیاری بین بە هاوڵاتیانی خۆمان و ئەرکی حکوومەتەکە بەردەوام هاوڵاتیان ئاگادار بکاتەوە لەم دیاردانە ئەمانەش بەداخەوە بەشێکی زۆریان لە پیجە ئۆنلاینەکان ڕێکلامیان بۆکرێیان لە هەنێ دوکانە ڕێکلامی بۆکرێ خۆشبەختانە لیژنەی بۆ دروستکراوە بۆ بەدواداچوون بۆ ئەو حاڵەتانە تەنها داوا لە هاوڵاتیانی خۆمانەکەین تەنها ئەوانە بەکاربێنن کە لایەن پزیشکەوە بۆی دیارێکرێ و هەروەها کوالیتی کۆنتڕۆڵ ڕێگەی پێیەوە بەبێ ڕێنمایی پزیشک هیچ زۆرە حەبوو دەرمانێک بەکارنێنن بۆ زەعیفی بۆ قەڵەوی و ئەو دەرمانانی کە بۆشان دیارێک لە ناو دەرمانخانە و لە شوێنە ڕسمەکان بیکڕن لەبەرەوەی ئەو دەرمانانی کە بە ڕێگەی ئۆنلاینێن هیچ ئەساسێکی زانستی نییە ناتوانین دڵنیان بینێ ڕەنگە لەوانەیە ئیش بکە بەڵام
دەرمانی کتابێکە ئۆف لی بڵێ ینی بەکارهێنانەکەی ئەوە نەبێ بۆ من ئێمە حەبمان هەیە پێڵێن حەبی ئیشتیا خۆی لە ڕاستیە حەبی ئیشتیانیە حەبی حساسێتە بەڵام یەشێک لە سایدی فێکتەکانی ئینکریزی ئەپێتایتە ینی زیادبوونی ئیشتیهایە بۆ بەکارێنی ئەمە تا ناوەکی بە حەبی ئیشتیا ڕۆژوە بۆیە داوایان لێکین ئەم دەرمانانە تەنها لەلایەن پزیشکەوە کە بۆیان دیارێکراوانە بەکاربێنن و هەروەها لە شوێنی ڕسمی لە دەرماخانەکانە بیکردن غێری ئەوە لە پەیجە ئۆنلاینەکان یاخود لەو پێشانگای جوانکاری و ئەوشتانە ئێمە ناتوانین دڵنیان بینێ و ناشکرێ بە دووادا چوون کرێ مەسەن لە پیجێکی ئۆنلاین ئەمە و کاتە نازانین ئیجرات لەگەڵ چیا بکەین بۆیە لەبەر تەندروستی و سەلامەتی خۆیان دایان لێکەین کە لەژێر ئیشرافی دکتۆرە و هەروە لە شوێنی ڕسمی ئەو دەرمانانە بکردن و بەکاری بێن. هاتینەوە خزمەتان. پرۆفیسۆر دکتۆر هیوا لە پشتی بەڕێستانەوە کۆمەڵێک بڕوانامە هەڵواستراوە کە یەکێکیان نووسراوە ئەمریکان سۆسایەتی فۆ مێتابۆلیک ئەند باریاتریک سێرجری کابێ بە کۆمەڵی ئەمریکی بۆ نەشتەرگەری قەڵەوی و کۆنیشانەکانی زیندە چالاکی لە کوردەکەم بە تەواوەتی وەرجێڕا باش زۆر سپاس ئەو نەشتەرگەری کە ئێوە دەیکەن وەک من لە بەشەکانی تری بەرنامەکە ئاماژەم پێدا دوو کەس لە کوردستان ڕێگە پێدراون کە نەشتەرگەری بکەن یەکێکیان بەڕێستی ئەوەی کە ئێوەی کەنەوەی کە سۆندەکەکەن بەسکی خەڵکە و چاورێکە ڕاکێشن یاوەیە کە ورگەکە بە جۆزانە بڕنەوەیە پشتیترە باڵۆن و قارسیگە دەوەمانەیە بەڵێ بۆ ڕوونکردنەوە ئەمە چونکو لای خەڵک تێکەڵ بووە حەزەکەم شتێ بڵم وەک وایە پنمیچێکمان هەیە لەسەرەوە درزی تایە و لە خوارەوە بڵێن تەڕی و تەڕەشوعەوەی کە پێڵەن تەڕەشوعی یاوە ئەگەر بیت و لە خوارەوە بۆیی تەڕەشوعەکە بکەی ئەمە ئەوەیە کە شیشەکەکەن بە ورگا و چاورێکە لاعبن یعنی چارەسەری دەرەنجامەکانەکەن بەڵام ئێمە هەوڵەیەین درزەکە لەسەرەوە چاکەین کە درزەکەمان لەسەرەوە چاکرد وردەوردە لە خوارەوە تەڕەشوعەکەش وشکە بێتەوە لانە پێویستیش بۆیە نەبێ لەوانە پێویستیش بە بۆیە کردن بێ ئەوەی کە ئەکرێت ئەم شیش وشتە تەنیا لە هەموو دنیا بۆەوە کرێ شوێنێک تەنیا شوێنێک چەوری تیا کۆبوو بێتەوە بێژگە لە شوێنەکانی تری لەش کۆمەڵە ڕێگە هەیە یەکیانەوەیە بە شیش پێوترێ لایپۆسەکشن یەکیانەوەیە بە سۆنەر لایپۆسەکشنەکەی کرێ بەبێ برین و بەبێ هیچ شتێ ئەو ئامێرش خۆشبەختانە لە سلێمانی هەیە یان ئەوە تا پێستەکە کە چۆک و چۆن کراسێ گەورە بێ پێویست بە قارسەکە پێستەکە و هەندێک لە چەورێکە بڕێ و ورگەکە یان سک ئەوە تەختەکرێ بۆ ماوەیەک بەڵام ئەگەر هات و درزەکەی سەرمان هەبێ باشترین بۆیە و جوانترین بۆی پلاستیکیشی بکەیت ئاوەکە دایات و ئەوەی کە کردومانە هەمووی ئەشێوێنێ کەواتە ئەمانە بەبێ چارەسەری هۆکاری سەرەکی ئەم شتانە کە قەڵەویە وەکوای هیچمان نەکردێ ئەوەی کە ئێمەیکەین کۆمەڵشتە یان باڵۆنە کە وەکو پردێدایانین بۆ کەسانەی کە بەرگەی بەنج ناگرن بۆ ماوەی 6 مانگ تا 20 کیلۆ دابەزن دوایی بەرگەی بەنج بکردن و نەشتەرگەریەکان بکەین نەشتەرگەریەکانیش بریتین لە چی وتمان لە پۆلی سێهەمی قەڵەویەوە کە BMI پێرسی بارسەیلەش لە چ زیاترا ئێمە قارسی گەداکەین پێش ئەو لە 30 بۆ 35 ئەتوانین قەدی قەتکردنی گەدا بەبێ بڕین بەناو خۆیان قەدی بکەین و بیدروینەوە بۆی گەدەکە بچووک بێت بەڵام ئەمە و کێشەی هەیە و قارز نییە چکۆ شوێنەی کە هۆرمۆنی گریلین دەرئەیات و مرۆڤەکەوا لێکا کە برسی بێ و چۆری دابنێ لە قەتکردنە ناڕوات هەر لەنەو لەشایە لە قارزکردنە ئەبڕێ و فڕێ ئێرێت جگە لەوە کابێ بە پۆلێنی 4 و 5 نەشتەرگەری گەورەترمان هەیە ئەمە کاریگەرێکی لەسەر هەموو لەشە میتابۆلیزمی لەش ڕێکە خاتەوە ئەگەر یەکێ شەکرەی بێ شەکرەکەی چاکە بێ ئەگەر فشاری خوێنە بێت پەستانی خوێنی دابەزێ ئەگەر چۆرەکانی تێکەڵ و پێکەڵ بێ دابەزێت ئەگەر کێشەی ئەژنۆ و کێشەی پشتێ بێ دابەزێ ئەگەر لەوە بترسێ کە ڕوبەڕووی شێرپەنجەکان بێت وەکو جەناب دەزانی ئەو کۆمەڵە شێرپەنجەی کە پەیوەندی بە قەڵەوەیەوە شیانی ڕوودانی ئەمانە هەمووی کەمە بێتەوە ئەوانەی کە نەزۆکن و قەڵەون دوایام نەشتەرگەریانە بزۆکە بن واتە ئیتر مناڵیان ئەبێت ینی نەشتەرگەری قەڵەوی بۆ جوانی نییە لەوانەیە شێ بچێ ورجی تۆزە ڕێک بکاتەوە بۆ جوانی یان سمتی تۆزێ چۆری تێ بک بۆ جوانی بەڵام نەشتەرگەری قەڵەوی بۆ تەندەروستیە پێش جوانی باشە مادام بۆ تەندروستیە هەموو نەشتەرگەریەک کاریگەری لە ئاوشی هەیە
جگە لە بەنجەکەکەەوە باسیشی تر و پەیوەندی بێرەوە نیە هەر بۆ زانیاریتان خەڵگەوەنی کە بەڕووداوی هاتوچۆ ئەمرێ نیو چارەکەەوەش بە بەنجی عام نامرێ ئەوەندەی کە خەڵک لە بەنجی عامە ترسێ لەبەرەوە کە سواری ئۆتۆمبیل بی زۆر مەترسی دارترە لەوەی کە بەنجی عام وەرگری ئەوە هەر بۆ زانیاری خۆتان بەڵام وەکو دروستە دکتۆر ڕاست درست باشە وەکو مەسەلەی نەشتەرگەریەکە خۆی ئێوە نەشتەگەریەکەن کابرا ئەم هەموو سوودە وەرەگرێ شەکری نامێت بەرزەفشاری کۆنتترۆلە بە چۆری کۆنتترۆلە بێت کارگەری لاوەشی نییە لە قارسی گەدا و قەدی گەدا هیچ ماک واتە کاریگەری لاوەشی نییە ماک واتە کۆمپلیکیشن بۆ چونکە ئێمە فسیۆلۆژی ڕێڕەوی خواردنمان نەگۆڕیوە خواردنەکان بە هەمان شوێناڕۆن بەڵام بە هێندێکی کەم و هەڵس وەکو لە قەدی گەدا یان هەڵساوین هۆرمۆنی برسێتیشمان لابردووە بەڵام جۆری تر هەیە لە نەشتەرگەری قەڵەوی بۆ پلە 4 و پلە 5 کاتێکین ئەشی بڕین و ئەشی بەستینەوە بڕیخۆڵەوە لەو کاتە ڕاڕەوی خواردنەکە ئاگۆڕێ خواردنەکە بە ڕاڕەوی ئاسایی خۆیانڕاتە دوانزەگرێ و لەژە سوودی لێبینێ با ڕاڕەوێکی تریشا کە بەستومانێتەوە بەڕیخۆڵە باریکەوە لێ ڕۆ لەش سوودی لێ نبینێ لەو کاتە نەخۆشەکە ئەیبێ هەتا ماوە مانگی جارێ دوومان جارێ سەر لە پزیشکەکەی بە بۆ چونکو ئەشێ تووشی کەمی هەموو جۆرە ڤیتامینێ پرۆتین هەموو جۆرە مژادێکی کە پێویستە بۆ لەش ببێت لەبەر ئەوە ئەبێت لەبەر چاوی دکتۆرەکەی دوور نەکەوێتەوە مانگی جارێ دوومان جارێ سەری لێبە بەڵام بۆ قەد و قارسی گەدا لەگەڵ باڵۆن ئەم کێشەیەمان نییە زۆر باشە پرسیاری کۆتایی ئەم هەموو سەردانی دکتۆر و دوومان جارێک و خۆخستە بەر نەشتەرگەری و سەرفکردنی پارەیەکی زۆر و تاکۆتاییەکەی ئەو کەسێک کە ئەم نەشتەرگەریە ئەکا گەرانتی یان بەو شعرەکەی زەمان هەیە کە دووبارە قەڵەو نەبێتەوە یان ئەکرێت دووبارە قەڵەو بێتەوە نەخێر گەرانتی نییە بۆ گەرانتینەوەکو لە سەرەتاشەوە باسما کرد ئەمە جادو نییە ئەمە تەنیا ڕێگەیەکە نەخۆشەکە تامی لەڕی واتە ناقەڵەوی بکات و ڕابێت لەسەر ڕێگەیەک بەو گەدە بچووکەوە کە ئەوەنە بخوا لەش پێویست پێێتی بخواوەی بژی نەک بژی بۆی بخوا و واز لەو زیاخۆریە بێنێ لەو شتانەی کە وای لێ کردبوو لە یەکەم جارە قەڵەو بێت ئەجنا ئەگەر هاتوو بەقەتەر یەک پێنووسیشمان لێشتەوە ئەگەر ئەو چەوری و شیرینی کە پێوترێ وزەی چڕ بخوات و بە بەرداوامی و زۆر بخوازیا خواری بکە ئەگەر بە قەدەر یەک پێنووسیشمانێت و پەنجەیەک نەک هێندەی مۆزێک بێگومان لەشی بەرەو قەڵەوی ڕێت ئەمە تەنیا ڕێگەیەکە کە نەخۆشەکە ناچارەکە بۆ ماوەی 2 ساڵ دابەزێ تامی لە ڕێتی بکە و فێر بێ چی بخوا و چی نەخوا جا بۆ هیواین کە هیچ کەسێکە نەشتەرگەرەکەی ئەنجام ماوە دووبارە قەڵەو نەبێتەوە یەک جۆری تریش لە قسەکردن هەیە لەسەر مەسەرەی خواردن و دابەزاندنی کێش و قەڵەوی کە زیاتر پەیوەندی بە پاشخانی فەرهەنگی خوێندنەوە هەیە بۆ مەبەستە بەڕێز ناسڕە دوێنی کە خۆی کەسێکە لە 18 ساڵ زیاتر لە بواری خواردنە ئەخوێنێتەوە و خەریکی کاری وەرگێڕانە پاش قسەکانی بەڕێز ناسر دەڕوین بۆ نەخۆشخانەی فێرکاری سلێمانی لەوێ جەنابی پرۆفسۆر دکتۆر لەگەڵ کۆمەڵێک پزیشک و کارمەند و پەرستارە وەک تیمێکی گەورە کارەکەن بۆ یارمەتیدانی خانمێک بۆ نەشتەرگەری قەڵەوی بزانن نەشتەرگەریەکە چۆن نەکرێت پاشەوە گەڕێمەوە خزمەتان بۆ تەواوکردنی بەرنامەکە بۆ زۆرترین زانیاری و ئاسانترین شێواز و دروستترین شت هەمیشە بینەری چارەکە